نهێنیەکان دەردەکەون و دەستی بەرپرسان ئاشکرا دەبێت. کێن ئەوانەی تێوەگلاون لە بردەدەرەوەی زیاتر لە 200 ملیار دۆلار؟ لایەنە پەیوەندیدارەکان دەتوانن ئەو پارانە بجێڕنەوە؟ هیچ زانیاریەک لە بەردەستدایە ئەو پارانە بە چ ڕێگەیەک براونەتە دەرەوە؟ پشکی بەرپرسەکانی کورد و بانکەکانی کوردستان لەم کارەدا چەندە و چۆنە؟ کێن ئەوانەی بە دوای گەڕانەوەی سەرمایی وڵاتێکن کە بەرپرسانی باڵا بە نایاسایی بردویانەتە دەرەوەی وڵات؟ وەڵامی هەموو ئەم پرسیارانە زانیاری ناو ئەم راپۆرتن کە شارپرێس دوای بەدواداچوونێکی مەیدانی توانیوێتی بەشێک لەو وەڵامانەی دەست بکەوێت بۆ پاراستنی سەلامەتی لێکۆڵینەوەکانیش ناوی کەسەکان و دامەزراوەکان بە نهێنی دەهێڵینەوە تا کاتی یەکلابوونەوەی دۆسیەکان. بە گوێرەی ئەو زانیاریانەی لە بەردەستدان دەستەی نەزاهی عێراقی و داواکاری گشتی لەگەڵ نووسینگەی نەهێشتنی سپیکردنەوەی پارە لە بانکی ناوەندی عێراق بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆکایەتی کۆمار هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ دۆزینەوە و ئاشکراکردنی ئەو پارانەی بە شێوەی نایاسایی و بە ڕێگەی سپیکردنەوە براونەتە دەرەوەی وڵات. ئەو بڕەپارەی لە ئێستادا ئاشکرا کراوە و تا ڕادەیەک شوێنەکانیان دیاری کراوە زیاتر لە 200 ملیار دۆلارە کە لە ماوەی ساڵانی 2003 تا 2015 بە شێوازی جۆرا و جۆر براوەتە دەرەوە و لە چەندین بانکی دەرەوە مامەڵەی پێوە کراوە. ئێستا داتابەیسێک بۆ کۆکردنەوەی زانیاریەکان دروست کراوە وەک سەرەتایەک ناوی بەشێکی زۆر لە بەرپرسە باڵەکانی کورد و عێراقی هاتووە کە لەو کارەوە تێوەگلاون و تیمەکان سەرقاڵی داخڵکردنی ناو و پلەی بەرپرسان و بڕی پارە دزراوەکانن لەلایەن ئەو بەرپرسانەوە. زانیاری لە سەرکاری بانکەکان و شێوازی جوڵە پێکردنی پارە کۆکراوەتەوە. بەشێکی زۆر لەو پارانە لە بانکەکانی کوردستانەوە ڕەوانەی دەرەوە کراون. ئەو زانیاریانەش لە ڕێگەی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی دراوە بە لیژنەی بەدواداچوون تا بە شێوەیەکی فراوانتر و لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر بکەن. هەوڵەکان بۆ گەڕانەوەی پارە براوەکان لە ڕێگەی کێوە ئەنجامەدرێت؟ عێراق لەسەر ئاستی باڵا پەیوەندی کردووە بە نەتەوە یەکگرتووەکانەوە و ئەوانیش ئامادەی خۆیان دەربڕیوە بەوەی ئاسانکاری بۆ عێراق بکەن تاوەکو بتوانێت پارە بلۆکرا و بە قاچاق براوەکانی بگێڕێتەوە. ئیدمۆن گروپیش هاتووەتە سەرخەت ئەم کۆمەڵەیە لەسەر ئاستی جیهان کار دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی تەمویلی توندڕەوی و بەدواداچوونی پارەی دزرا و ئەو پارانەی لە هەندێک وڵات بە شێوەی سپیکردنەوە دەنێردرێنە بانکەکانی دەرەوە. ئێستا ئیدمۆن گروپ بە هاوکاری سندوقی دراوی نێودەوڵەتی دەستی کردووە بە گەڕان و ئاشکراکردنی ئەو بڕەپارەی کە لە ماوەی 12 ساڵدا لە عێراق و کوردستان براونەتە دەرەوە. هاوکات ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی جیهانی ئاگادار کراوەتەوە کە بە هەماهەنگی بانکی نێودەوڵەتی بڕی پارە دزراوەکە و خاوەنەکانیان دیاری بکەن تا لە ڕێگەی نەزاهی عێراقی و داواکاری گشتی عێراقیەوە بڕیاری گرتنی خاوەنەکانیان دەربکرێت و بڕەپارەکان لە ڕێگەی ئیدمۆن گروپ و نەزاهی عێراقیەوە بگەڕێندرێنەوە بۆ بانکی ناوەندی عێراق و لەوێشەوە بۆ خەزیێنە بەتاڵکراوەکەی وڵات. ژمارەی ئەو کەیسانەی تا ئێستا کۆکراونەتەوە و گومانیان لەسەرەکە دەستیان لە سپیکردنەوە و بردنە دەرەوەی پارە هەیە زیاتر لە 1500 کەیسە. ژمارەی ئەو بانکانەی لە عێراق و کوردستان کە لەم کارەوە تێوەگلاون زیاتر لە 20 بانکن کە هەندێکیان بە شێوەی وەهمیکاریان کردووە و بەشێکی زۆریشیان لە هەرێمی کوردستانن. سەرۆکوەزیران لەبارەی هەوڵەکانەوە چی دەڵێت؟ هەر لەو چوارچێوەیەدا لە مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ئەو پەیمانێتیەکی دارایی لە ژێرناوی گروپی پەیوەندی دارایی دروست کراوە کە لە ڕووی ڕاوێژکاری داراییەوە هاوکاری عێراق دەکات و لە ناویاندا یارمەتیدانی عێراق لە گێڕانەوەی پارە بە قاچاق براوەکانی. ئەمەژەوە دەردەخات کە هەماهەنگیەکی جددی لەسەر ئاستی هەردوو سەرۆکایەتی و لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی نەزاهەی عێراقی دروست بووە بۆ ئەوەی بە هەمووان بتوانن ئەو پارانەی دەرەوە بگەڕنەوە و بەرپرسە تێوەگلاوەکان بەرەو ڕووی دادگا بکرێنەوە. لیژنەی دەستپاکی پشڕاستی زانیاریەکان دەکاتەوە
تایبەت بە هەمان دۆسیە تەها دیفاعی ئەندامی لیژنەی دەستپاکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پشتڕاستی زانیاریەکانی ناو ئەم راپۆرتەی کردوێتەوە و ئەوەی ڕاگەیاندووە لیژنەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لەلایەن حکوومەتی عێراقەوە پێکێنراوە و لیژنەکە کاری باشی ئەنجامداوە و ئومێد دەکەین لیژنەکە کارەکانی بەباشی و دژ بە گەندەڵی و بە هەدەردانی پارەی وڵات بەردەوام بێت. لێرەدا پرسیاری جدی ئەوەیە دەسەڵاتدارانی ئێستا عێراق دەتوانن ئەو پارانە بگێڕنەوە بۆ خەزیێنەی وڵات و کۆتایی بە دەستی دزی و سپیکردنەوەی پارە بهێنن کە بەرپرسانی باڵای هەرێم و عێراق بە چەندین جۆر دەستیان لەو کارەدا هەیە یان هەوڵەکان دەبنە قوربانی ڕێکەوتنە سیاسیەکان و خەزیێنەی دەوڵەتیش هەر بە بەتاڵی دەمێنێتەوە و بانکەکانی دەرەوەش بە پارەی عێراق دەوڵەمەند دەبن؟